پیغمبر صلی الله عليه وسلم روحم بقربانی خوی و ناو ڕێبازی بێدە فەرمێ كلكم من آدم وآدم من تراب خەڵکینە ئێوە هەمووتان لە ئادەمن ئێوە هەمووتان باوە گەورەیەکتان هەیە کە ئادەمە ئادەمیش لەو خاکە دروست بووە کەواتە ئێوەش وەکو خاک وابن مرۆڤی ئەسڵ زادە مرۆڤی گەورە دوو سیفەتی وەکو زەوی هەیە زۆر بە تەحەممولە تەحەممولی ئەو هەموو بارقورسەی ژیان دەکا چونکە ئەزانێ دوا ڕۆژی خێرە ڕەنجی بە فیڕۆ ناچێت هەروەها زۆر بەخشندەیە وەکو دایکە زەویەکەی زۆریش بەڕێزە پیرەمێردی شاعری فەیلسوفی کوردی موسڵمان شعرێکی جوانی هەیە ئەگەر لە هەندێک و شەشە وەکو پێویست نەی پێکابێ بەڵام ئەوە زمانی شاعیرانەیە و لێی ناگیرێ دەڵێ ئادەم لە خاک بوو لە قینی شەیطان خوا فریشتەی نات بۆ کوڕنوش کێشان شەیطان وتی من قەدری ناگرم ئەو قوڕە ڕەشە و من لە ئاگرم چونکە بایی بوو تفی لێکرا لەو شوێنە بەرزە بە شەق دەرکرا ئەمە دەرسێکە بۆ نەوعی بەشەر پیاو کە بەرز فڕی بۆی ئەبێ بە شەڕ سەرەتات خاکە دوا ڕۆژیشت خاک کەواتە خاک بە بەدڵێکی پاک خاک بە کە دەنکێ جۆیان تێچاندی بیان دەرەوە بەدە ئەوەندی وەک ئاگر مەبە هەرچیت هاتە پێش وای بسووتێنی بێتە خۆڵەمێش